بەڵە بەرەزان لەگەڵتان بەردەوامین و ئێستاش پێکەواچینەتەوەری یەکەمی بەرنامەی بێنی باش کوردستان کە لەم تەوەرەدا قسە و باس لەسەر چاکسازیەکان و سیستەمی نوێی موچە ئەەکەین بە ئامادەبوونی مەسعود عەلی پسپۆر لە بواری ئابووری. ئێستا کاک مەسعود لێرە ئامادەیە. کاک مەسعود بەخێر بێیت، بەیانیت باش؟ زۆر سپاس. سەرەتا بالە و پرسیارە و دەست پێ بکەین یەکەم هەنگاوی حکومەت کەنای لە بواری بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری یەکەم هەنگاو کەمکردنەوەی موچەی فەرمانبەر و کارمەندەکان بوو. پێت وایە ئەم هەنگاوە هەنگاوێکی دروست بوو؟ بەڵێ پێشەکی ئەو بەرنامە چاکسازی بە حساب چاکسازی کە حکومەتی هەرێم ڕاگەیان بەڕێی من بەرنامەیەکی زانستی نییە لە ئەگەر لە ڕووی زانستیەوە سەیری بکەین بۆ چونکە کاتێک کە حکومەت بەرنامەیەک ڕاگەن یا پێوترێ ریفۆرم ئیکۆنۆمیک زواتە ریفۆرمی ئیقتصادی ریفۆرمی ئابووری ئەوەیە کە حکومەت بە شێوەیەکی گشتگیر بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و چاکسازی بکات نەک بێت لە سێکتەرێکەوە دەست پێ بکات کە ئەو سێکتەرە پەیوەندیکی سەرەکی بە ژیانی هاوڵاتیانەوەیە کە ئەویش کەمکردنەوەی موچەی فەرمانبەر و مامۆستایانە کە بەڕاستی لە ڕووی زانستیەوە بە چاکسازی داناندرێتە ناوەکو ئەوە توانی حکومەت لە ماوەیەکی کورتخایەنە کێشە مشکیلەی اقتصادی خۆی پێ هەرکە ئەویش بە دابینکردنی بودجە ئەگەر نام چاکسازی مانایەکی زۆر فراوانتری هەیە لەوەی کە حکومەت ئەوێ بیکات یا ئەوەی کە ڕایگەاندووە ئەوە لە ڕێی علمیە و لە ڕێی زانستی هیچ چاکسازیێک نییە داناندرێت. باش بە باسی ئەو سلبیاتانە بکەین کە لی کەوتۆتەوە. بەڵێ خۆی لە ڕووی خاڵی نەگەتیفی هەیە بە تاکیدە ئەو خاڵە سلبیانەی کە تەسیل لە بەپلە یەکەم تەسیل لە بژێوی ژیانی خەڵکەکە بە شێوەیەکی عام بۆ چونکە کاتێکە داهاتی مثلەن ئێمە پێوترێ گرۆز دۆمەستیک پڕۆداگری یا GDP پێوترێ ئەو کاتە بڵێن تەسیل لە داهاتی تاکە کەس ئەکات لە ماوەی چیە لە ماوەی درێژخایەنە بۆ چکە پێشتر داهاتی تاکەس لە ئاستێکی تقریبەن بەرزا بووە ئەگە بەرزیش نەبێت داهاتی کوردستان دەتوانین بڵێن داهات مامناوەندی ئێمە داهات ئەگەر پۆلین داهاتکەین داهاتی بەرزمان هەیە مامناوەندیمان هەیە نزممان هەیە. داهاتی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە توانین بڵێن داهاتێکی مامناوەندی بووە. بەڵام ئەم چاکسازی حکومەت یاکەمکردنەوەی موچە بە تاکید خەڵی سلبی هەیە ئەویش ئەوەیە کە داهاتی تاکەس داوەزێنێ بۆ ئاستێکی زۆر نزم تەنانەت لە میدیەمدا بەزێنێ بۆ لەو بڵێن لەو ئینکۆمیا مثلن بۆ دەخلی زۆر کەمتر لەوەی کە ساڵانی پێشوو هەیە بۆ لەبەرەوە ئەو خاڵە سلبیەکە ئەوەیە کە داهاتی کەس دابەزێنێ. خاڵی دووەمی مثلەن تەسیل لە ئیکۆنۆمی ئەکتیڤیتیەکە تەسیل لە جموجوڵی ئیقتصادیەکە لە ئاستی بازاڕە مثلەن پێشتر جموجوڵێکی زۆر بە قووەت لە ئابووری بازاڕە هەبوو لە مارکتین لە بواری ئینڤێستمنتە لە بواری وەبەرهێنانان لە بواری کەرتی تایبەت هەتا لە کەرتی گشتی کەرتی گەشت گوزار بەڵام بەکەمکردنەوەی داهاتی تاکە کەس بە تاکید تەسیل لە سەر داهاتی گشتی شکات ئەمە بێتە خاڵێکی سەری کەواتە دەکرێت حکومەت چارەسەرێکی تری پێبێت بۆ ئەم چارەسەری قەیرانی دەڕێین. خۆی حکومەت کاتێکە هەر لە هەر وڵاتێکە چاکسازی ڕاگەێنرێت چاکسازی واتە باشکردنی حاڵەتی مەسەرن ئەو سیتیۆیشنەیە ئەو حاڵەتی کە لە ئارا حکومەت ئەتوانێت بە پلانێک ڕاگەێنێ مەسەرن ئێمە پلانی کورتخایەنمان هەیە و کۆی کە لە وڵاتی کوک و ئێران پلانیان هەیە بۆ ئابووری وڵاتی کوک و چاینا سین پلانی 10 ساڵیان هەیە ئەکرێ حکومەت بە پلان بەرنامە داڕێژێت کە بەرنامەی ئەعلان کرد ئەکرێت لە ماوەیەکی کورتخایەنەوە پاشان لە ماوەی درێژخایەنە چارەسەری قەیرانەکە بکە بەڵام لە هەموو سێکتەرەکانی ئابووریان نەک بەکەمکردنەوەی موچەی فەرمانبەران. بەڵێ حکومەت ئامادەکاری کردووە بۆ کەمکردنەوەی موچەی فەرمانبەران سەرباری دووەکەوتنی موچەکانیان جارێکتر موچەی فەرمانبەران کەم ئەکرێتەوە. ئایا ئەمە چ کاریگەریەکی لەسەر فەرمانبەران دروست ئەکات بەڕەچاوکردنی ئەوەی دۆخی بازاریش هەروەک خۆیەتی هیچ پلانێکی دانەناوە بۆ کەمکردنەوەی نرخی بازار؟ خۆی ئەگەر ئێمە سەری واقعەکەین ئەو کەمکردنەوەی موچە کە حکومەت کردوێتی لە هەمان کاتە هەنگاوێکی پراکتیکی نەناوە بۆ چارەسەرکردن و باشترکردنی دۆخی بازار بۆ نمونە ڕێژەی هەڵاوسانی ئابووری لە ئاستێکی بەرزایە ڕێژەی ئینفلێشنی پێوترێ ئەمە بەڕاستی کارەسات ئەگەر حکومەت لەلایەک و موچە کەم کاتەوە لایەکی تریشەوە هەوڵ نەیە کە جموجوڵی بازار یەکەم لەلایەنی ئیکۆنۆمی بڵێن لەلایەن ئابووریەکەی ئۆکتیڤیتەی کە هەبووە هێشتا هەوڵی بۆ نایە بیگەڕێنەوە لایەکی تریشەوەی کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە مەسەلەن حکومەت ئەکرێ مەسەلەن لە شارێکی سلێمانیە تا حدێک لە کۆمەڵێک بوارە کۆمەڵێک هەنگاو نێراوە کە
نرخی کۆمەڵی شتومەکیان دابەزان و یا کۆمەڵێک هەرزان بازار کراتەوە ئەمە خاڵێکی باشە بەڵام ئێشتا ئەوە نەبووە بە واقع کە بە عام شت دابەزێنرێ بەڵام وەکوتم ئەوە بەڕاستی کێشەیەکە حکومەت لەلایەکەوە هەوڵی یاوە موچەی فەرمانبەران دابەزێنێ بۆ ئاستێک کە بەڕاستی وەکو چۆنەڵی تەنها هەر بژی و بمرێ هەر ئەوە ینی بژی و مەمرێ ینی ئەمە حاڵەتێکە کە نەخوازراوە لە ئابوووریە ئەبێ حکومەت لە ئەوکوتم ئەگەر بێت چاکسازی ڕاستەقینە بکبێت لە بەعام لە سێکتەرەکانی ئابووریا بیکە مەسەلەن ئێمە کۆمەڵک سێکتەری گرنگمان هەیە مەسەلەن ئێمە سێکتەری ئەگریکەڵچەمان بڵێن سێکتەری کشت و کاڵیمان هەیە سێکتەری بازرگانیمان هەیە سێکتەری مەسەلەن پیشەسازیمان هەیە ئەمانە کۆمەڵک سێکتەرن بەڕاستی حکومەت ئەگەر بێت چاکسازی بکبێت گشتگیر بیکوتم ئەبێ ئمە چاو لە ئەزبوونی وڵاتانی ترکێن بە نسبەت قەیرانی داراییەوە وەکوتم کاتێک وڵاتی چووک و ئێران کە دراوسێمانە کە نزیکمانە پلانی هەیە پلانی 5 ساڵی هەیە کە ئەلانی ئەکاتەوە بەرنامەکەشی گشتگیرە نەگەوەی کە لە موچەی فەرمانبەرەوە دەست پێ بکبێ پلانەکە بە شێوەیەکی عام ئاشکرا بکات بۆ خەڵکی و لەمان کاتیشا دیاری بکات کاتێککە باز لە بۆ من حکومەت یارم کاتێککە باز لە کەمکردنەوەی موچاکە ئەڵێ هەتا ئەو کاتە ئێمە لە قەیران دەرەچین بەڕاستی هەتا ئەو کاتەکەی 5 ساڵی کە 10 ساڵی کە ئێمە نازانین ئەمە واکان نادڵنیایی هەم لە لای فەرمانبەر لە لای تاکی کوردی دروستە بێ و لەمان کاتشا نادڵنیاییە لە بازارە دروستە بکە ئێمە نازانین دو ڕۆژی ئەم وڵاتە بەرەو کوێ ڕوا لەبەرەوە لە ئیکۆنۆمی لە ئابووریا ئێمە پێویستە بزانین کە پلانمان هەبێت کە پلانمان هەبوو کاتە تۆ ینی شت دیاری ئەەکە ینی لیمیتی ئەەکەی کە ئێمە بۆ منە بڵێن 2016 تا 2020 ئێمە ئەتوانین ئەم بەرنامانە جێبەجێکە نەگەوی بڵێ تاک باش ئەبێ ئەخر باش ئەمڕۆ سەری نەوت ئۆیل پرایز بەڕاستی یعنی لە ئاستێکایە کە ڕۆژ بەڕانی فلۆکچۆشنی تایە بەرزونیزمی تایە بەرزونیزمی لەسەری نرخە لەسەری نەوتە جێگیر نییە ئەمە واکات کە نادڵنیایەک لە کاتێکە هەڵ ئاوسانی ئابووری تەنها بازاری نەگرتوتەوە نرخی هەموو کەلوپەل و شتومەک و ئەرزە و خان و کرێخان و هەمووی بەرز بۆتەوانێت پێت وایە حکومەت بەکەمکردنەوەی موشە ڕەچاوی ئەوەش ئەکات کە نرخی زەوی و کرێخان و بازار بەگشتی کەم کاتەوە خۆی مۆزوعی ئەوەی کە پەیوەندی بە معاشی هاوڵاتیانەوە لە دەستی حکومەتایە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بازارڕەوە هەیە بەڕاستی ئەتوان بڵێم کەمێکی پەیوەندی بە حکومەتەوە هەیە چکە مەسەلەن کابرا خەڵکێ لە بازارە کڕین و فرۆشتن بە زەوی و زارەوەکە ئەمە حکومەت ناتوانێت زەختی لێ بکە بڵێ کاکە تۆ ئەبێت مەسەلەن ئەو پارچە زەوی هەتا بۆ نمونە ساڵی پار 20,000 دلاری بۆ کردو ئێستا تۆ بیکەی بە 10,000 دلار ئەمە پەیوەندی بە حکومەتەوە نییە حکومەت ناتوانێت زەخت لە هیچ کەس چکە ئەوە ئەچێتە بواری کردی تایبەتەوە لەبەرەوە لەو حاڵەتە حکومەت تەنها بەیەک شێوە توانێت لە ڕێگەی پەرلەمانەوە یاسایەک دەرکا مەسەلەن ئەویش مەسەلەن ریدیوسی بڵێن کەمکردنەوەیەک لە نرخی کۆمەڵک شتی عامە بکەینە کۆمەڵک شتی تر هەیە بەڕاستیەوە کردی تایبەتە حکومەت مەگەر خۆی ستێپ بای ستێپ بڵێن وردە وردە ئەو نرخانە خۆی بە مروری زەمن داوەزێت ئەوە شتێکی ترە کە پەیوەندی بە بازارەوە هەیە نەک پەیوەندی بە حکومەتەوە بەڵێ لە ئێستادا زۆرینەی خەڵک نەکەمینە زۆرینەیان داهاتیان سفرە لە کاتێکا کە ئەمان داهاتیان سفرە پێویستەکات حکومەت بیر لە موچەکانیان بکاتەوانێ و نرخی بازاریش لە کاتێکە یەکسان بکاتەوانێ بۆی کە ئەمان داهاتیان سفرە ئەمە لە کوێ ئابووریە جێ بێتوانێت یاخود پێناساکرێت خۆی کاتێک کە حکومەت مەسەلەن تووشی قەیرانی دارایی ئەبێ قەیرانی دارایی شتێکە وەکو سایکلێک وایە و سوڕێکی اقتصادی وایە بەتەکیت هەموو نەتەوە ئەگرێتەوە هەموو منتیقەیە ئەگرێتەوە و مۆزوعی کە ئەو کەسانی کە تووشی ئەم قەیرانە ئەبن مەسەلەن داهاتیان سفرە بێتەوە نزیکە بێتەوە لە سفر ئەمەژێکی کێ لەو قەیرانانەی کە جارێکی ڕۆبەڕووی هاوڵاتانە بێتەوە حکومەت لەم حاڵەتە کە ئەو کەسانی کە تووشی ئەم قەیرانە ئەبن و یا مەسەلەن زۆر متەئەسیرە بن بەم قەیرانە حکومەت دەتوانێت لە ڕێگەی جارێکی تر دابەشکردنەوەی داهات سوود بۆ کەسانە بگەنە کە بڵێن داهاتیان بەرەو سفر ئەڕواە بەرەوە ئەڕوا کە ناتوان پێ بژین لەم ڕێگەوە حکومەت دەتوانێت مەسەلەن ڕێدیستریبیوت ئۆف ئینکۆم پێوترواتە جارێکتر حکومەت بتوانێت داهات دابەش بکاتەوە بەسەر چینێکە کە زەرمەندی یەکەمن بۆ نمونە ئەکرێ لە ئێمە لە بواری بڵێن چۆن داهات دابەش بکە بە شێوەیە کە بێت کە حکومەت مەسەلەن لە بواری کردی تەندروستیە مەسەلەن کات ئەو کەسانەی کە داهاتیان زۆر لە ئاستێکی خراپە حکومەت مەسەلەن کارتێکی تایبەتیان بکاکو لە وڵاتانی درۆ مەسەلەن ئێمە هێڵف ئینشورانسمان هەیە واتە
کارت تأمیناتی صحیمان هەیە کە حکومەت دەتوانێت مەسەڵەن بەسەر جیلێکی تایبەتە تەوزیعی کات کە ئەو کەسە کە ئەوێ سودمەند بێت لە داهاتی حکومەت لەم ڕێگەوە ئەبێ لە کۆمەڵێک بواری ترا مەسەڵەن ئەکرێ حکومەت بەداهەستێ بەدابینکردنی یا مەسەڵەن بە شێوەیەکی کە وڵاتان ریفۆرمی ئیکۆنۆمیان کرد ریفۆرمی اقتصادیان کردو حکومەت ئەستاوە چی کردو هەستاوە کۆمەڵێک سێکتەر هەیە لە پەبلیک سێکتەرەوە لە کەرتی گشتی کردوێتی بە پرایڤەت سێکتەر واتە لە کەرتی گشتی بۆ کەرتی تایبەتی ئەمەش زۆر جار بە حالێکی تری ئەزمەی اقتصادی دانرێت کە تا حدێک دەتوانرێت هەم بەرگرانی لەسەر خەڵکەم کاتەوە و لەمان کاتیشا ئەو کێشە مشکلێک کە توش حکومەت بۆ تا حدێک بە ئاسانێت توانێت لێ دەربچێت. بەڵێ تۆ باست لە ئەوە کرد کە لە ئێستادا بازار بەشێکی بەدەست حکومەتەوەیە پێت وایە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی نرخی بازار ئەو بەشەی کە لە دەست حکومەتایە چی بکات بۆ ئەوەی کە نرخی بازار کۆنتڕۆڵ بکرێت؟ خۆی ئەوانە هەمووی بە یاسا بەتەکید ئەکرێەوە لەمان کاتیشا یەمەیەک خاڵمان هەیە لە ئابووری ئەوش پێوتێت کۆمپێتیشن واتە پێشبڕکێ لە ئابووریە و باسیشم لەوە کرد کە حکومەت ئەگەر بێوێ لەم قەیرانە و بەجددی لێی دەربچێت ئەوێت بەڕاستی چاکسازی ڕابگەێنەوە پلانی هەبێەوە لەمان کاتیشا خاڵێکە کە گرنگە بەنسبەت حکومەتی هەرێمەوە ئەوەیە کە محاولە بکات کۆمەڵێک سێکتەر هەیە لە ئابووریە ڕادستی کەرتی تایبەتی بکە بەڵام چەند ڕادستی کەرتی تایبەتی کە ئەو کەرتی تایبەتی کە منافەسە دروست بێت لە داوەزاندنی سعرە داوەزانی نرخی بازاڕە نەگەوەی کۆمەڵێک کۆمپانیا حیزبیە کۆمەڵێک کۆمپانیای لۆکەڵی محەلی هەستێت یا مەسەن ئیش و کارەکان ببێ منافەسە ببێ ئەلانی ئاشکرا بدرێ بە کۆمەڵێک کۆمپانیا کە ئەم کۆمپانیانە تەنها ئیشانچی قوڕکردنی بازاڕە بەرزکردنەوەی سعرە خراپترکردنی باری بژەوی هاوڵاتیانە ئەمە بەڕاستی پێ ناوترێ کەرتی تایبەت و ئەمە بەڕاستی پێ ناوترێ باشترکردنی دۆخی بازار حکومەت لەم حاڵەتە ئەبێت سود لە چیت بینە سود لە فۆرین دایرێکت ئینڤێستمنت یا مەسەڵەن کۆمپانیای دەرەکی کۆمپانیای بیانی ببینێت کە بێنە کوردستانەوە سەرنجان ڕاکێشەی داشکاندنیان بۆ بکە لە کۆمەڵێک بوارە هاوکاریان کە کاراسانیان بۆ بکە لە هەمان کاتیشا منافەسەیەک دروستە بێت لە نێوان کۆمپانیاکانە بەم شێوە کۆمپانیاکان دەتوانن مەسەڵەن کاڵای باشتر خەنە بازاڕەوە سعری باش بڵێن سعر بە شێوەیەکی باش دابەزێنن و هەلەمان کاتیشا کوالێتی ئەو شتێکی خەنە بازاڕەوە بەڕاستی کوالێتیکی بەرز بێت ینی تاثیر لە چینەکە تاثیر لە بڵێن کوانتیتی کوالێتی ئەو کوانتیتیکی خاتە بازاڕ و ڕاستیکی بەرزە بێت لەمان کاتیشا کوالێتیکیشی لاستیکی بەرزای بەم شێوە تا حدێک نرخ دابەزێت نەگەوە وتم کە پێویستە حکومەت دوورکەوێتەوە لە کۆمەڵە کۆمپانیای لۆکاڵی کە تەنها قۆڕکردنی بازاڕ مەبەستیانە. بەڵێ تۆ پێت وانیە حکومەت لە ئێستادا لەبەر نەبوونی حلول لە بەردەم کێشەکانیە و تەنها پشتی بەداهاتی نەوت بەستووە بۆیە تووشی ئەم قەیرانە بووە پێت وایە؟ بەڵێ بەتاکید ئەمە ئەساسی کێشە مشکلەکانە لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانەیش کە بە شێوەیەکی سەرەکی پشت بەداهاتی نەوت بەستن چونکە ئێمە بمانەوە نەمانەی لە سەدا ئەگەر هەڵەنم بە پێ و داتانەی کە لە ئینتەرنێتەوە لە ئەعلانەوە ئاشکرا کراوە لە سەدا 90 پێنجی داهاتی کوردستان و عێراقیش پشت بە ئۆیڵە بێت پشت بە نەوتە بەسێت لەبەرەوە ئەمریکەکە لەو گرفتانەی کە بەڕاستی حکومەتی هەرێم تووشی بووە بەڵام لە هەمووی گرنگتر کێشەکە لە هەمووی گەورەتر ئەوەی حکومەتی هەرێم تاسش پلانی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانە مەسەلەن ئێمە گەر سەری وڵاتێکی دراوسێک و ئێران کێن ئێران سەرباری ئەوەی کە ئیکۆنۆمیک سانکشن حەسارێکی اقتصادی لە 2008ەوە تقریبا بە بۆنەی بەرنامە ئەتۆمیەکەی خراوە سەری بەڵام لامان کە توانی بە بەرنامە ڕوبەڕووی و قەیرانە بێتەوە یعنی تا حدێک بەڵێ ڕێژەی مەسەلەن هەڵاوسانی ئابووری زاد و ڕێژەی بێکاری تا حدێک بەرز بووە لەمان کاتشە بەهای دراوی ئاوازی بەڵام توانی بە شێوەیەکی پلان بۆدا ڕێژرا و تا حدێک ئەو ئەزمەی کە ڕوبەڕووی وڵاتەکەی بووە کەمی کاتەوە ئەویش لە ڕێگەی مەسەلەن پشتی بەس بە کۆمەڵێک سێکتەری کە مەسەلەن ئەو کاتێک کە حکومەتی ئێران حەساری اقتصادی خرایە سەر بەرەمهێنانی نەوتی ئێرانی لە 3 ملیۆنەوە گەیشتە 1.5 ملیۆن واتە نیوەی داوەزی ئەمە وای کرد کە اقتصادی ئێرانی تا حدێک تووشی کێشە مشکلە بێت بەڵام ئێران توانیوێتی مەسەلەن کۆمەڵی ریفۆرمی اقتصادی ئەنجامە لە 1970 کە دەستی پێکرد و شۆڕشی ئیسلامی ئێران هاتە سەر حکم کۆمەڵی ریفۆرمی ئەنجامەیەکێک لەوانە پشتبەستن بوو بە کەرتی پیشەسازی پشتبەستن بوو بە کەرتی کشت و کاڵی کە ئێستا وڵاتێکی وەکو ئێران تاکە وڵاتە کە لە 160 پشت بە کەرتی نەوتە بەسێ لە 140 پشت بە هێڤی ئیندەستریە بەسێ پشت بە کەرتی پیشەسازیە بەسێ
پشت بە کەرتی کشت و کاڵی ئەبەستێ ئەمە واکات کە تا حدێک ئەو بارگرانەی کە تووشی ئێران بووە ئێستا و توش وڵاتانی تریش بووە زۆر تەسیری لە ناکات لەبەر حکوومەتی هەرێمیش دەتوانێت وردە step by step حاولە بکات هەر پشت بە نەوت نەبەستێ پشت بە داهاتی ناخۆ بەستێ پشت بە ئێمە تاریفمانەیە کاتێک ئیمپۆرت و ئەکسپۆرت هاوردە و ناردنیمانی حکوومەت دەتوانێت لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە تا حدێک داهاتێکی باشی دەستکەوە وتم ئەتوانێ کۆمەڵێک منطقەمان هەیە مەسەڵەن ئێمە منطقەی شارە زۆرمانێت دەشتێکی بەپیتی هەیە دەشتی هەولێرمان هەیە دەشتی بتوێن و منطقەی قەڵازێمان هەیە ئەمانە لە ڕووی اقتصادیەوە بەڕاستی سێکتەرێکی گرنگە بۆ مۆزوعی کشت و کاڵ حکومەت دەتوانێت ئاوڕێکی لێباتەوە ئەگەر خۆی پێی ناکرێت کۆمەڵێک کۆمپانیای گرنگ و گەورەمان هەیە ئەتوانێت لە دەرەوە مەسەڵەن ئەو وڵاتانەی کە لە کردی کشت و کاڵیە پێشکەوتن وڵاتی جوکۆ ئەمریکامان هەیە کە ساڵانە ملیۆنەها تەن برنج تەنانەت هەڵیاتە دەریاکانە بۆی سعری برنج دانەوەزێ حکومەت دەتوانێت سوود لە کۆمپانیای کشت و کاڵی وەربگرێن نەک هەر باغ بە کۆمپانیای نەوتی با بێن لە کوردستانە ئینڤستمنت کەن و بەرهێنان کەن و پاشان نرخی نەوتیش ئەوەیە کە بەپێی بانقی جیهانی کە پێشبینی کردو ئەو داتانەی من خوێندومەتەوە سعری نەوت لە 2020 بەرەو سەریش هەر بەم شێوە ئامێنێتەوە واتە ئاسۆیەکی ڕوون نییە ئاسۆیەکی نزیک نییە کە ئێمە بتوانین پشت بە داهاتی نەوت بەسی لەم ئەزمەی نەجات مەسعود لە ماوەی 2-3 ساڵی ڕابردووە وەکوەزانین حکوومەت هات کێشەی دارایی زۆر کێشەی دارایی نەبوو باری دارایی زۆر باش بوو نرخی نەوتی بەرز کردەوە و دواتر موچەی فەرمانبەران هێ زیاد کرد لەو کاتێک کە موچەی فەرمانبەران زیاد بوو نرخی بازار بەرز بووە لە ئێستادا کە موچەی فەرمانبەران سفرە و زۆر خراپە جارێکتر نرخی بازار هەر بەرزە دەبێت وات نییە ئەمەش هەڵەیەکی دیکەی حکوومەتەکە بەهای نرخی دراوەکانی خۆمان نەماوە خۆی وەکو پێم وتی گەورەترین مشکلە لە وڵاتی ئێمە بەڕاستی مۆزوعی پلانە کاتێک حکوومەت موچەی فەرمانبەرانی زیاد کرد جایتر بەبێ پلان زیادی کرد بەبێ بەرنامە بەدا ڕژداڵ زیادی کرد ئێستش کە تووشی ئەم ئەزمەیە بوون جایتر پلانی نییە بۆ کەمکردنەوە و باشسوکردنی هەم سەرشانی خۆم سەرشانی هاوڵاتیان لەبەرەوە بە پلە یەکەم پەیوەندی بە پلانی حکوومەتەوە هەیە کوتم حکوومەت دەتوانێت بەرنامەیەکی 5 ساڵی ڕابگەێنێ پلانێک ڕابگەێنێ کە ئێمە ئەمانوێت چاکسازی ڕاستەقینە بکەین لە بواری ئابووری لە ژێرخانی ئابووری لە کوردستانە و پێم وتی سێکتەرەکانی ئابووری هەمووی بگرێتەوە نەک تەنها حکوومەت بێت لەسەر شانی هاوڵاتیان ئەمە چاکسازی نیە لە ڕووی عیلمیەوە ئێمە وەکوتم ئەگەر سەری وڵاتانی دنیا بکەین کاتێک لە باشوور ڕۆژهەڵاتی ئاسیا ئەزمەیەکی اقتصادی ڕوویە لە 96 تا 2000 گرتەوە مەسەڵەن سنغافورە و ئوسترالیا و مالیزیا و تایلاند وانە ئەم وڵاتانە هاتن حاولیان کرد لە کۆمەڵێک سێکتەری سەرەکیە چاکسازیان کرد بۆ من لە بواری بانکی ناچاکسازیان کرد بەداخەوە تایسش کەتی بانکی لە کوردستان ئاکتیو نییە کە ئێمە توانین وازەم سێکتەر بین بەڵام ئێمە توانین لە سێکتەرەکانی کە لە سێکتەری مەسەڵەن بازرگانیە چاکسازی بکەین ئەتوانین پشت بە خۆمان بەسین لە مۆزوعی دابینکردنی پێداویستی ناوخوا نەک پشت بە دەرەوە بەسین لەمان کاتێک ئێمە پشتمان بە کەرتی ناوخۆ بەس حکوومەت دەتوانێت هەم تەکز وەرگێت زەریبە وەرگێت لەو کۆمپانیا ناوخۆیانەی کە ئینڤستمنت و بەرهێنانەکەن لە بواری جیاوازەکان و لەمان کاتشاتوانێت پێداویستی خۆی و هاوڵاتیان و مەشروعەکانیش دابنکە پێت وایە ئەگەر لە ئێستا ئەم پرۆژانەش بخاتە بەردەست و بخاتە بواری جێبەجێکردنەوە کێشەی کەمی موچە چارەسەرە بێت و کەمی جاهات من وای بۆچم بە دڵنیاییەوە گەر حکوومەت بە پلان ئیش بکات و ئەم پرۆژانەی کە ئەو ڕیفۆرمانەی کە وڵاتان کردویانە یعنی ئەگەر ئێمە خۆمان ناتوانین ئەو چاکسازی بکەین سەری ئەزمموی وڵاتان بکەین بەڕاستی ئەزمموی وڵاتان مەسەڵەن سەری وڵاتی رووسیا کە وڵاتی رووسیا لە 152 پشت بە نەوتە بەسی لە 148 پشت بە پیشەسازەکانی ترە بەسی بەڵام تا حدێک توانیوێتی سوود لە چی بینە سوود لە ئەو سێکتەرانی تر بێنە تا ئەو بارگرژیە یا ئەو بارگرانی کە تووشی سێکتەرەکانی ئابووری بۆ کەمی کاتەوە سوود لە وڵاتێکێک و وڵاتانی ناوچەکە بین مەسەن وڵاتێکێک و تورکیا بۆ نمونە بهێنینەوە کە تورکیا تا 2000 بوو لە وڵاتانەی کە نزیکی 200 میلیارد دلار قەرزار بوو بەڵام هاتۆ بە پلان بەرنامەی درێژخایانی داڕشتووە کە ئەبێت تورکیا لە 2016 و حەڤا ببێت بە ئیندەستریال کانتری وڵاتێکی پیشەسازی پێشکەوتوو ئەمە بە پلان ئەکرێت لە کاتێکا تورکیا لە 150 تا 160 بە پێوداتانی وەرلدبانک بڵاوی کردو بانکی جیهانی پشت بە کردی پیشەسازیە بەستە سوود لە کۆمپانی دەرەکی وەربگرین بێت لە کوردستانە وەبەرهێنکە لە بوارە جیاوازەکانی وتم لە بواری کشت و کاڵە بێت لە کوردستانە بۆ بەرهێنکە لە بواری گەشت و گوزارە بەڕاستی ئەمانە سێکتەرێکن کە حکوومەت دەتوانێت خۆی پێبژێنێەوە خەڵکیشی پێبژێنێ و کێشەی اقتصادی پێ بەڵێ مەسعود عەلی پسپۆر لە بواری ئابووری سپاس بۆ ئامادەبوون و بۆ ڕوونکردنەوەکانە